سلااف و ڕێز و بەخێر هاتن تەماشاکردنا کورد کونەکشن ji dengê Amerîka li Washington. بینەرانی عزیز تایبەت بۆ ئەم بەرنامەیە ژمارە بابەت و راپۆرتان بۆ ئامادەکراوە لەوانە تورکیا و تێرۆریزم کاریگەریەکانی ڕەوشی قەیراناوی هەرێمی کوردستان لەسەر میدیاکان و توێژێک لەگەڵ ئیلهام ئەحمەد بەڕێوەبەری تەفدەم لە ڕۆژاوای کوردستان یاساکانی چەک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا و ژمارەیە بابەتی تریش لەم بەرنامەیەدا پێشکەشتان دەکرێت. پانێلا بە ڕێڤەبەریا هۆڵند دکەتنا فڕۆکە مالیزیدا لە ڕۆژهەڵاتە یوکراین گاشتە وێ ئەنجامێک و ئەو فڕۆک بەر بە موشەکەکە بووک یا دروستکردیا ڕووسی کەفتبوو. پانێلی ئەنجامێ لێکۆڵیناخوا لە لاهای ئەشکەرە کرد پشتی پارچن فڕۆکێنە یا تەقیای جوان دین سەرۆکێ دەستەیە سلامەتیا فڕینان لە یا هۆڵندی گۆتە ئەندامن مالباتن قوربانیان و هەروەسا دەستگەهین ڕاگەهاندنێک و موشک ژە ئاردێ بە ڕەخێ چەپێ فڕۆکی کەتبوو و فڕۆکە تەقیا هێشتا لە ئاسمانان بوو وی گوت یوکراین بەرپرسیار بوو ژگرتناوی بنگەهیک و کەسی هزر نەدیکرد فڕۆکن سڤیل ببن ئارمانج لە ئاسمانێ وێ دەڤەرێ. لە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئەوانەی لەسەر لیستی دیموکراتەکان دەیانەوێت ببنە کاندیدی لایەنەکەیان بۆ سەرۆکایەتی وڵاتەکە ئەمڕۆ سێشەممە لە لاس ڤێگاس بەشداری لە وتوێژێکی تەنبەتەندا دەکەن. هێلەری کلنتن وەزیری پێشووی دەرەوە بەو پێی لە پێشەنگدایە سەرنجەکان زۆر دەبن لەسەری کاتێ لەگەڵ چوارەندامەکەی تری دیموکراتەکاندا دەوەستێ بۆ ئەم وتوێژە تەنبەتەنە. هێشتاش خانم کلنتن لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا لە پێش سیناتۆر بەرنی ساندەرسەوەیە و ڕاوەرگرتنە گشتیەکانیش نیشانی دەدەن لە سەدا 48 بەشداربووان لەگەڵەوەدان جۆ بایدن جێگری ئێستای سەرۆکی ئەمریکا ببێتە کاندیدی دیموکراتەکان. لە قامشلۆ سەری سبەها سێشەم هێریشەکە بە مۆتۆرەکی ماین کری ئەندامەکە هێزین ئەو لە هەیە باژەر کوشت و چەند سڤیلژی بریندارکردن. زانا عومەر پەیامەری دەنگی ئەمریکا لە قامشلۆ ئەف راپۆرت گەهاندیە. تەقین کرنبێلەکە هێزە ئاسایشی ئارمانج گرتبوو. دەمێک هێزین ئەسایشی ڕۆژاوا دەهێنری باژارێ قامشلۆ بەکاری خۆی ئەولەهی ڕادبوون. ساعت 8:30 صباح دي تاغا كورنيش مفرقة خليج دوي دمي بدربوسبون عرباء أسايشي موتوركي مايكري ولسر كنترولي ها تقاندن ده أنجام تقيني دي هبالا كيما بأندامي أسايشي بنابي دلوفان طه شهيد كد وسي أندامي دنيجي دوريجي بريندار بو لهر وهاجي من قالك سيفيلجي بريندار كتن دوي انجام تقيني هجايا گوتني گو تقين دريا موتورين ماين كري ده اوايك نويه گو داعشي بكارتينه لغوري اسايشي گو او بري نهاد في مهده 6 موتورين ماين كري كنترول گرتنه اسايش روجاوای کوردستان جبو دنگ امریکا تا کس کرن گو اصلا هشیاری لگل هيزا اسايشي د استك پر بلنده تاني ماي اب بسكريكا امكارن بيجي بسكريك يعني موتوراي جنكار دهن بند ما كنترول درباس بين د عالیه دینه ده هم عالیکار جیر هنه ده هندره باجارا ده او وقت بيجي جروب هنا بوا گریدای رازای هر بری دسپیکا اپراسیون لشکری لدیجی داعشی هول ده گو هجمار تقین خود ناوا باجاران ده پرتر بکه. زانا عمر دنگی امریکا قامشلو. بینەرانی عزیز کاردانەوەکان لە پاش تەقینەوەکەی ڕۆژی شەمەی ئەنکەرە بەردەوامن و هەندێک خەڵک حکوومەت گونابار دەکەن و حکوومەتی تورکیاش دەڵێت تێرۆریستان تاوانبارن. ئەم ڕاگەیاندانەش لە دەمێکدایە هێشتا ئەنجامێکی فەرمیانەی لێکۆڵینەوەکان ڕانەگەیەنراون و خۆپیشاندانەکانیش بۆ ئاشتی لە ناو و لە دەرەوەی تورکیاش درێژەیان هەیە. بۆ کەمکردنا گرژیە حکوومەتە تورکیا بربەند خستنە دڕیا ڕاگەهاندنێدا داڕێ لە بەڵاوبوونە وێنەیەن جوود تەقینێن ئەنقەرە بگرێت. تەقین دژی لە هەفهاتنێکا کوردان و هێزێن دیەن دیموکرات خواست هاتەکردن ئەوێن داخوازە وەک هەڤیە و ئاشتیە دکردن. ئەف تەقینە مەزنترین ئێکە di dîroka Tirkiye û handerbû بۆ çendîn xwepşandanan rojên piştî teqînê di nav bajarên Tirkiye û derveyî welatî. Dewleta Tirkiya Kurda û sosyalîst û demokrat xwaza bi terorîst dinase. Lê em dizanin kî terorîstê rast e.
سەرۆکوەزیرێ تورکیا ئەحمەد داوودئوغلو di hevpeyvînekê da komela çekdarên Daeş gunehbar kir. İlk andan itibaren olayın oluş yöntemi. Bêguman teqîneka xûkuj bû. Ji ber ku mezanyariyên mukim hene û taqîkirinên DNA yê xûkujiyê têne kirin. Hikûmeta Tirkiya sê rojên behiya ragihand û serokê Amerîka Barack Obama hevsûziya xwe digel Tirkiya dijî terorîzmê diyar kir. Hikûmeta Tirkiya piştî demeka dirêj ji çavdêriyeka ji dûr ve biryara tevlîbûna hevpeymaniya nêfneteweyî bû dijî terorê. Lê Tirkiya pitir hêrij birine ser gerêlayên PKK ji çekdarên Daişê. û ji ber ku Kurtiyê bûne hêza sereke di şerê dijî terora Daişê nizîkbûnek digel welatên Amerîka welatên diyên biyanî peyda kiriye ku rêberên Kurdan dibêjin ev nizîkbûne cihê tirsa Tirkiyeyê. Amerika Avrupa nêzîkî Kurd dibe. Alîkariyê Kurd dike. Wana jî fehmkiriyekê Kurd dibe quwatek stratejîk li mintike. Bo wê alaqê xwe pêş dixin Tirkiye ve pir ditirse. Herçende çi aliyeke berpisyaretiya xwe li ser teqînên Enqere diyar nekiriye lê şareza dibêjin encamên vekolînê wê heman rastiyên teqînên ji berî çend salan li Tirkiya diyar biketin. Xalid Fetah, Dengê Amerîka. Piştî du teqînên roja şembiyê bû li Enkerê pitir ji sed çalakvanên piştevanên Partiya Gelên Demokrat HDP ya Serbikurdan kuştîn û hikûmetê guman dane ser rêxistiya Dewleta İslamî Daeş leşkerê Tirkiya bi firokan hêrîş kiriye ser armancên Partiya Karkerên Kurdistanî PKK. Aloziyên li Tirkiya navarokê vê raportê ne. ڕۆژی یەکشەمە هاوڵاتیانی تورکیا هەستان بە خاکسپاردنی ئەو قوربانیانەی هەردوو تەقینەوەکەی کە ڕۆژی شەمە لە کاتی گردبوونەوەی ئاشتی خوازانە لە ئەنکەرە ئەنجامدرا. هەزاران کەس لەلایەکی گردی گۆڕستانەکەی نزیک لە ئەستەمبوڵی پایتەختەوە کۆبوونەوە بۆ ئامادەبوون لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی هەندێک لەو قوربانیانە. لە هەندێک شاری دیکەدا هاوڵاتیانی تورکیا لە پێناو ئاشتیدا خۆپیشاندان دەکەن. بۆ بۆمبارların bizi korkut. ئێمە لێرین بۆ ئەوەی بڵێن کە ئەم بۆمبانە نامان ترسێنن بۆ ئەوەی دەنگمان زیاتر بەرز بکەینەوە لە دژیان و ناڕزایی دەرببرین دژی هێرشەکانیان و لە پێناو ژیانێکی شایستە و یەکساندا بۆ هەمووان. خەڵکەکە دروشمیان دژی ڕەجەب تەیب ئەردۆغان دەوتەوە. زوربەی لۆمەکان لەسەر حکومەت بوو لە شکستیدا بۆ بەرگرتن بۆ هێرشانە و هەندێک تاوانباری دەکەن بۆەوەی کە ئەو هێرشانەی ساز کردووە بۆ ئەوەی خەڵک ناومێت بکات لە گردبوونەوە و کۆبوونەوەی گەورە. هێزە ئاسمانەکانی تورکیا بن کە سەربازیەکانی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا و باکووری عێراق بردومان دەکەن. هەروەها هێزی پیادەی لەشکری ئۆپراسیۆنێکی بەڕێ کردووە بەرەو شرناخ. کەس بەرپرسیارەتی خۆی دەرنەبڕیوە لە تەقاندنەوەکانی ئەنکەرە. بەڵام زوربە و یەکێک لەوانەش سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین لەو باوەڕەدایە کە داعش ئەم کاری لە سووریا ڕێخست بێت. بە شێوەیەکی سروشتی دەمەوێت باز لە بارودۆخی سووریا و ناوچەکە بکەم زۆر بە تایبەتی باس لە تازەترین دیمەنەکانی تیرۆر لە تورکیا. رووسیا بردومانە ئاسمانەکانی دژی ئامانجەکان لە سووریا بۆ پشتیوانیکردنی سوپاکەی بەشار ئەسەد بوو. پوتین دەڵێت ئامانج لەم پشتیوانیە ڕیشەکێشکردنی داعشە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. دوابەدوای ئەوەی هێزە ئاسایشیەکان ڕێگەیان نەدا سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق و ژمارەیەک لە پەرلەمانتارانی بزوتنەوەی گۆڕان بگەڕێنەوە سەر کارەکانیان لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان ئێستا لە هەرێم ژمارەیە کۆبوونەوە دەکرێن وەک هەوڵێک بۆ ڕێگەگرتن لە هاتنە ئارای ئەنجامی نەخوازراو لەم ڕەوشەی هەرێمی کوردستاندا. میدیاکانیش لەم قەیران و ئاڵۆزیە سیاسیانەی هەرێمی کوردستانی عێراقدا بەرزیانەکانی ئەم بارودۆخە کەوتون و دەشکرێت بگوترێت تا ئەندازەیەکیش ئەوەی بە میدیای سربەخۆ ناودێر دەکرێت ڕوبەڕووی گونابارکردن هاتوونەتەوە بەوەی بێلایەنانە ڕووماڵی ڕووداوەکانی هەرێمیان نەکردووە. ژیار محەممەد پامنێری دەنگی ئەمریکا زانیاری زیاتری لەلایە. توندوتیژی و کاردانەوەی خۆپیشاندانەکان چەند دەستگایەکی ڕاگەیاندنی لە هەرێمی کوردستان گرتەوە و بە جۆرێک سەرڕای داخستنی نووسنگەکانی کەناڵی NRT و کەناڵی KNN لە شاری هەولێر و دووهۆک سەرجەم ڕۆژنامە نووسەکانیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران و گەڕێنرانەوە بۆ شاری سلەیمانی. لە شاری هەولێر ئۆفیسی NRT داخراوە کۆنتڕۆڵ کراوە 6 کەس لە کارمەندانی NRT لە هەولێر فرێندران و لای بازگەی دێگەڵا فرێدران بە هەروەها ئۆفیسی دووهۆک ئاسایش کۆنتڕۆڵی کردووە
ڕۆژنامەنووسەکانی دەرکردو هاتوون بۆ سلێمانی ڕۆژنامەنووسی پامنێری سۆرانمان ڕای کردو هاتۆ بۆ سلێمانی پامنێری ڕەواندزمان بۆ چەند کاتژمێرێک دەستگیر کرابوو دواترەویش هاتۆ بۆ سلێمانی ستریمبۆکسێک و چەند کامێرەیەکی ئۆفیسی دوهۆکمان لە ڕێگا لە سەیتەرە لیان سەنون لە ڕۆژنامەنووسەکانمان دوهۆک هەڵیان کوتاوەتە سەربارەگاکانی ئێمە نووسنگەمان لەوێ نووسنگەی KNN و میدیای گۆڕان لە هەولێر لە ڕاستیە پۆلیس و ئاسایش بەجلی ڕسمی وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان چوونەتە سەر نووسنگەکانمان و هاوکارەکانی ئێمەیان گرتووە ئازاریان داون بە هەمان شێوە لە شاری سلێمانی هێرشکرایە سەر نووسنگەی کەناڵی تەلەڤیزیۆنی ڕوودا و هەوڵی سووتانی بینای کەناڵەکە درا بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانی سلێمانیەوە ڕێگری لێکرا بەشێک لە خۆپیشاندەران هەرچەندە من ناویان نانێم خۆپیشاندەر بەڕاستی هاتنە سەر نووسنگەی ڕوودا و لە شاری سلێمانی و بە شێوەیە گەیانویست کە ئازار بە کارمەندەکانمان بگەێنن بە ڕۆژنامەنووسەکان بگەێنن تەنانە بیناکە بسووتێنن بەڵام بە خۆشحاڵیەوە هێزەکانی ئاسایش و پۆلیس لە شاری سلێمانی گەیشتەوە شوێنی ڕووداوەکە و توانیان بڵاویان پێ بکەن بە بڕوای بەڕێوەبەری نووسنگەی سلێمانی کەناڵی ڕوودا و توندوتیژەکان لە بەرامبەر ڕوودا و کەناڵی KNN و کەناڵی NRT جیاوازی هەیە و لە ئێستاشدا ڕۆژنامەنووسەکانی کەناڵی ڕوودا و وەکو پێشووتر کاری ئاسایی خۆیان دەکەن بە هیچ شێوەیەک ئێمە لە کاری خۆمان ناوەستین بەڵامەوە بۆ مانایە نییە کە مەترسی لەسەر ڕۆژنامەنووسەکانمان نیە ئێمە داوامان لە دەستگا ئەمنیەکان کردووە کە بتوانن ئەمنیەتی ژیانی کارمەندەکانی ئێمە بپارێزن بەڵام هەریەک لە بەڕێوەبەری گشتی کەناڵی NRT و کەناڵی KNN ڕای دەگەێنن ئێستا ئەوان نووسنگەکانیان لە شاری هەولێر و دووهۆک داخراوە و کارەکانیان ڕاگیراوە و ناتوان ڕووماڵی ڕووداوەکانی ئەو دوو شارە بکەن لەوا ترسن کە NRT چاوی هەموو کەسێکە چۆتە هەموو ماڵێکەوە پێم وابێت ترسیان لە ڕووماڵەکانی NRT هەیە نووسنگەی دووهۆکمان دوێنێ لە کاتێکا کە چوون کارمەندێکی ئێمە توانیوێتی خۆی نەبان بکە و خۆی بشارێتەوە بەڵام کە چوونەتە ژوورەوە کۆنتترۆلیان کردو پۆلیس و ئاسایش دەستیان بەسەر ئامێرەکانی کاری میدیای ئێمە داگرتووە لە لای ترەوە سنتەری میترۆ بۆ پاراستنی مافی ڕۆژنامەنووسان ڕای دەگەێنن نیگەران لە هێرشکردنە سەر نووسنگەی کەناڵەکان لە شارەکانی هەولێر و سلێمانی و دووهۆک کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان کرد و ڕامانکەیان و دانەمان کرد و داوامان لە دەسەڵات کرد کە بوەستێ لە ڕاونانی ڕۆژنامەنووس و ڕێگریکردن لە کارەکانیان و یاساشکێنی ئەمانە هەموو یەکرێن یاساشکێنین تا ساتی ئامادەکردنی ئەم راپۆرتە نووسنگەی کەناڵی ڕوودا و لەلایەن چەند هێزێکی پۆلیس و ئاسایشی سلێمانیەوە دەپارێزرێت و هەروەها نووسنگەکانی کەناڵی ئاسمانی KNN و NRT لەلایەن ئاسایشی دووهۆک و هەولێرەوە داخراون و ڕۆژنامەنووسەکانیان دەرکراون بۆ شاری سلێمانی ژیار مەحەممەد دەنگی ئەمریکا سلێمانی ئەنداما دامەزرێنەر و بڕێڤەبەرە تەفگەرە جڤاکە دیموکراتیک تەفدەم لە ڕۆژ ئاوا خانم ئیلهام ئەحمەد گەلک بەهوشداری شرۆڤەکردنەدان لەسەر کارین لەشکری رووسیا دێ سووریادا و هەروەسا ئیمکانە هەفکاریە رووسیا دەگەل کوردان دشەڕێ داعشدا ئیلهام خان میێڤانە کورد کو نەکشن بوو و ئەم ژێ پرسین کا کورد چاوە بەرێ خوا دەدەن مایتێکردنە رووسیا دە سووریادا مداخله روسیا آکو آن حال سر هرم تکرن مداخله کی ام به شوازی دنرخین یعنی به چه شوازی دبه برا ببه اف ترور هی اف تروریسم هی دهندر سوری دبه بداوی ببه دبه بتونه ببه ویا به آلیکاری و تنسیق و هزن در و ایک مداخله سوری دکن به تنسیق بانا را وری کرن بله ل روسیا آلیکاری به ایرانی عراقی وسوري رژیم سوری ردك بلان ديرا ناكا لي بسيار اف مداخله روسي سوريا دا وي روشا سوري چار سر بك وي تيرور سوريا دا نهلا ام باور ناکن یعنی روسیا به مداخله خو و اساس دخوازه رژیم خورد بکه لسر پیا بهله عمري وی دريج بکه و جبر کو روسیا هبونا خود هبونا رژیم دا دبینه ویا و چخواست حتی بکنگی روسیا و دستک خوش رژیم رو بکی اویا نبلیه ده اساس تا تشتی که خیاد به پاراستنا بر جواندیان دهندری سوری ده اویا اساسه یعنی گاوا که روسیا بجه بلا رژیم بمینه
اساس برجواندی وان هنه یان هیزک دن گاوا کو دخوازه مداخله سوری دکه اوانا جی ارمان جوان هنه برجواندی وان هنه جبونا و یعنی وقت پروگرامی که گشتی و تنکرنا ترور تشتکی ایجابی باشه لی حتی که ترور تو نببه دشونا ویدا دیکتاتوریت جاردن جه خو بگری اویا روشک خراب و خرابینه جبونا و یعنی نابینا ویا دا توازن کرد ام دوید بیجن یعنی تنسیق کرن به و هزل سر عرضه هی مینا یپجه هزین کو او قصا تکشین کریه او قصا فداکاری کریه خوین دایه بوانا را تنسیق کرن سروکی روسی لی نتوینی گرتی دو گتار خدا بحثی کردا کرد گوتی او کسی کنها لسر عرضه شر تیرور دکن رژیمه يعني هزين أسد وكردن آيا روسيا تبار بكي آلي كاريا كردان بكدوي شريدا روسيا جدس بيكي حياب نهاد تنسيقه كي هر دايم هبوية دانوستاندنك هبوية نابينا كردا ونابينا روسيا ده هر دانوستاندنك هبوية لي دستك يان امبيجن اعترافك فرمي بكردا حياب نهاد يكرن بری و داخویانی کوسا او چه بکول لموسکوی بلا ناوندک تمثیلیا ریوبریا خسر چه ببه ویا حتی که دواره پراتیک عملی دا تشتک وها پیک نوی اویا دمینه وقت دواره نقاشان دا یعنی ام بیجن دواره دانوستاندنا دایه تشتی آنها پی گرینگ و پیویست اوه که روسیا دبه که امریکا دبه که چه هزکی دن دبه ده سری دا هبونا کردا قبول بکه که اویا وقت هزک السر عرضه سیستم کل پیش خستی سیستمک دموکراتیکه سیستمک باوری پید به و براستیجش بو سوریا دموکراتیک ده خبت السروی اساسی اعتراف کردنه که فرمی به ما فی کردا پی پیوسته و تشتی که روسیا آنها تخواستن اف امریکا دبیجن آلیکاریا کردا دکا راستو خوشی و دیاره هنک راپورت هنه کو دبیجن سروکی امریکی باراک اوباما خوستیه یانجی دوی آلیکاریا کردین روش آوا بیکرن راستو خبریکا چک وانا جبو درخصنا داعش یان جنابرنا داعش حتی چندی اف راسته حتی چندی لسر عردی اف دبا تنسيقا هري خورت اكو هات كرن تكوشين البرامبر ترود كوباني دا تشي بوافيا هذه تحالف هم لحسكي وادا فرجي يعني جهن دن تل ابيض وان آليا دورين كو هاتن رزگار كرن تنسيق به هذه تحالف رتشيبو و دوی دمادا جی جبرکو آنها روشه کوسا هی یعنی گاوا کو روسیا مداخله و یا پر زیاده خورد ببه او هولدان کو امریکا یعنی ام بیجن هیز تحالف عالی خدا کربون حیابنها و هناك پیش پرده ده بمینه جبونا وی دوام کرنا وی دستکدانه خورد کرنا و حتی آنیندنا اصلا اعتراف کرنا بکرده و به پلان راوی سرکفتنه که بخورابینه یعنی حیابنها تنسیقه کهین بله باشه ام دزانن روسیا نها دخوازه لوان کومالا بده کو رکابرین رژیم اسدن تدی کرد جی یکش تفگرایا کو شرعی رژیم اسد که و ناترسن روزه که روس پشیمان بن پشتوانیا کردان اگر هات و اف کومالین دجی اسد جناف برن لیدانا کردا کیجان هیز بیجی کیجان یعنی اگر نه لیدانجی بله ندوستانی و ضرر بکن یعنی و احتمالی هر دم ده او ده هی ده فکراندنا ده هیه وک آلیه کی کو امی پیرا تکشینی بکن امی دانستاندنا بکن امی هول بدن حتی کو ام بکار بن براستیجی بکن دوستی کردا دوی وارد هر خباتک هی لی وک روشی کو روجک جروجان به کو دست خوش کردان بکشینه ام جی تیدا ضرر نبینن کرد ضرر تیدا نبینن دوی آسته ده یعنی خسربونا کردان اساس دورده دردکوه گاوا کو ام دبیجن دوستانی گاوا کو ام دبیجن تیکیلی گاوا کو ام دبیجن دانستاندن نای واتای کو اگر اویا دست خوش من کشاند و تشتکل سر عرضه نمینه نه وهایه اگر آلیکاریا کردا بیکرن جالی لشکری و جالی چگوا و دقال هيزين هف بيمانه كرد وبكاربن داعش لداعش بدن يعني لنافن داعش بدن بونمونا للرقه هذا كردا هي نتهن جبو الرقاية جبو حمي هري من دنجي هي
لێ ئەم دخوازن تەنسیق بە گروپên باژارê Sûriyê din ji xelkê Ereb گروپên çekdariyê din ji bo ku em bikarin rastî artêşek Sûriye demokratîk bê ava kirin. Yani bi plana herî rast em bêjin proje herî rast ku Sûriye ber bi demokratîk bûnê ve bibe û vê pirsgirêkê çareser bike vê krîzê çareser bike avakirina artêşek Sûriyeyê demokratîk e avakirina konseyek Sûriye demokratîk e bi destûrekî nû destûrekî demokratîk ve hemû hêzên çekdar ê hundir Sûrî de heye dibin sîwanekî de bêne gel hevde û bi vê şêwazî bikarbin li dijî hemû rengê dîktatûriyetê ji têkoşîna xwe bidin meşandin ji bo navê reqa wek navenda Daeş bi çend salin li wir ew qasa hêzê xwe xistiye ku hêzê tehaluf lê bixîne û li ser erdê jî YPG û tev grupên din ê artêşa azad yê heyî bi hevdûra ne tenê reqay hemû herêmên din jî dikarin bikirin. خانم إلهام أحمد سیاستمدار و ئەنداما بەڕێوەبەریا تەفدەم تەفگەرا جڤاتا دیموکراتی لێ ڕۆژئاوا گەلکی سوپاس دەستیتە خۆش. لەوەتایی براک ئۆباما پۆستی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای وەرگرتووە بەردەوام قسە و ڕاگەیاندنی تایبەتیە بووە لەسەر ئەو تەقەکردانەی لەم ماوەیی سەرۆکایەتیەکەیدا کراون کە دواترینیان لە زانکۆیەکی ستانی ئۆرگن بووە و 10 کەسی تیادا کوژران. ئەم ڕووداوانە بەردەوام مشت و مڕی توندی بە دوای خۆی داهێناوە لەسەر یاساکانی تایبەت بە چەک بەڵام گۆڕانکاری لەم یاسایانەدا هەروە سانان نییە وەک بەگشتی بیری لێ دەکرێتەوە. بۆچی کۆنتڕۆلکردنی چەک لە کۆنگرێسی ئەمریکادا یەکێکە لە دۆسێ قورسەکان؟ وەڵامی ئەم پرسیارە لەم راپۆرتەدایە. کوشتنی بە کۆمەڵ وەکو ئەوەی ئەم دواییانە لە ئۆریگن 10 کەسی تێدا کوژرا هەر لەسەر شانی سەرۆک ئۆباما کەڵەکە دەبێت و هەموو جارێکیشدان بەوە دادەنێت کە پێویستە یاساکە بگۆڕن. دەبێت پشتیوانی کنگرێسم هەبێت و دەبێت پشتیوانی ئەو یاسادانەرانەی ویلایەت و فەرمانڕەواکانم هەبێت کە دەیانەوێت لەم بارەیەوە کارم لەگەڵ بکەن. ئاسان نییە لەبەر سێ هۆکار یەکەمینیان نەریتە. هەندێک دەڵێن لە دووهەمبەندی دەستووردا ماف دراوە بە ئەمریکایەکان کە بتوانن خاوەنچەکی خۆیان بن. ڤێن وێبەر ئەندامی پێشووی کۆنگرێسی کۆماری ئێستا لۆبی دەکات. ئەمە بەشێکە لە ئەزمموی میتۆلۆژی ئەمریکایەکان کە خاوەنددارێتی چەک نێوەندی پێناسی ئێمەیە وەکو وڵاتێک. دووهەم مەسلەی ڕێکخراوی نیشتیمانی چەکە ئەم ڕێکخراوە زیاتر لە 10 ملیۆن دۆلاری لە ماوەی 3 ساڵی ڕابردوو خەرج کردووە بۆ لۆبیکردن بۆ مافی هەبوونی چەک. ئەم ڕێکخراوە 300 ملیۆن دۆلاریە زیاتر لە 4 ملیۆن ئەندامی هەیە. ئەم ڕێکخراوە زۆر بەهێزە چکە نوێنەرایەتی خەڵکی ڕاستی دەکات کە بەشدار دەبن لە پرۆسی سیاسی و گزارش لە خۆیان دەکەن دەنگ دەدەن و چالاکن. بە شێوەیەکی بەرچاو دیموکراتەکان پێشنیازی یاسای کۆنتڕۆلکردنی چەک دەکەن و کۆمارەکانیش بەرگری لە مافی هەبوونی چەک دەکەن. مەگەر ئەمریکیەکان کارێک بکەن دەنجیان ببیسترێت دەجینا گرێچێرە ئەم مەسەلەیە ناگۆڕن. بەڵام ئەمە هۆکاری سێهەمە ڕاپرسێکی دەستگای پیو نیشان دەدات ئەمریکایەکان دابش بوون لە 52 پشتیوانی لە مافی خاوەنددارێتی چەک زیاتر دەکەن لەوەی کە کۆنتڕۆل بکرێت. ئەمە هەروەها گزارش لەو بیرۆکەیە دەکات کە لەناو ئەمریکیەکاندا هەیە کە کڕینی چەک بۆ هۆکاری پاراستنی خۆیان دەگەڕێنەوە. بەڕێ سەرۆک ئێمە داوات لێ دەکەین واز بهێنێ لە کارێک کە پێت ناکرێت. ئەم گروپە دەیەوێت سەرۆک ئۆباما خۆی لە کۆنگرێز لادا و فشار بخاتە سەر کەسەباڵاکانی کۆمپانیاکانی چەک کە هێڵی دابشکردن ئاشکرا بکەن و ئەو فرۆشیارانە سەزا بدەن کە چەکەکانیان لە تاوانێکدا بەکاربێت. ئێمە داوا ناکەین چەک کۆنتڕۆل بکرێت ئێمە تەنها دەمانەوێت دڵنیابین لەوەی چەک لە دەستی تاوانکاراندا نەبێت. هەندێک دەڵێن ئەم تەقەکردانە کۆتایی پێنایەت هەتا شتێک نەکرێت بەڵام چۆن هێشتا کەس نازانێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و پشتی فەرمانە شنگالێ و دەربدربوونا بە سەدان هەزار ئیزدیان ژمارەکە ڕێخستێنین مرۆڤانی هاتنە دامەرزراندن ji بۆ ئالیکاریاوان هیومانەتی یەک جوانە لە دەمێ سەردانا برێڤەبەرێوێ سامر ئەلیاس ji بۆ هاشتن ڕەڤین دۆسکی ئەو میوان کرد. نێزیگی 20 ڕێکخراوێت بیانی یاکوت بژینێت ئینتەرناشینال مەیاد گەل کارگریە دانوگە نوگەژی مە پروژەگێ مازنێ هەی بەردەوامە دگەل ڕێکخراوە مشن ئیست یا دەنیمارکی مە 6 سنتەرێت هەین مە سنتەرێت ئەم بێژنێ child friendly space and psychosocial support for women
من نزیکی 23 ئەندامایت هەین ئەوێ ئەم بێژن پراتب کار دەکەن تشتی هەری گەرنگەوە مەدوێت بێژم کو ئەم بتنێ گروپێکی ڤاڵەنتیرایە یعنی ئەم تنێ خۆبەخشینە ویشۆلیت گەین باشە دنەرینا تەدا تدبینی و ڕێخستن ناونەتەوی بێتر ئالیکاریا کەمپاتکەن بژ خەلکن و لەسەر جادابن ئەف ڕێکخراوی دی ئەف هند کاردکەن داخلی کەمپا ئەسوان نەحەق ناکەم خەلکی داخلی کەمپا پێدویە خەلک گەلێک ئەوی دیە و بتریە منتەظەمە یعنی مثلەن ناوێت وان جهێت وان هەمی ڕقەمن هەمی خێڤەتن هەمی تشتێ تووسانە هەمی تشتێ مرەتەبە چوو زەحمەتێ دێرا نابینن بەس هەردی ساز دەبێژم هەندێک کەسی هەیش دەرڤە جهێوان وان کەمپانینە بەلگی vê tiştek bi wan pêdakirin. Vê ca êkiş taybet yanî tiştê taybet ku rêxira humanitî diket me nêzîkî 100 heta 120 volantîrayet hene yanî xwebexşa me yê hene daxilî kempa û xaricî kempa. Ew bi tir harîkariya me dikin ku معلومات بگهینه ما هر کسی بدوی بدل عرضه کی بدوی چه تشتی بید ما گلک کسی دیت هین یعنی هاری کارن گلما با اوریام مده چه گذانه و گروه کی گنجای ویشولیت کن یعنی دنارینات ادا اف کی مانی ل پنابر نزیدی چه دبن شتت حکومت یانج رخستنانه سبارت حکومت ام همی زانین حکومت غیرانه گدارایی دا مروف نشد یعنی گازنده گاهو ساجب کت تو بو چی ویتشتی نکن تو بو چی ویتشتی بکی شر يعني حكمة دامجي شر رخراوة قد كات همي جيهان جد ترصد از بيجم كسي نشايا خو بده برسنگي وي رخراوي حكومة عراق خدا پاش هم يا سلاحي خو هاوت نادن ام برسنگي وان راوستيان راستا امد بيدوينه بس پاتشتاگي ماستر جيد دگرن هگر او حد او سنور كردستاني نه دگرتن اشلاي پشمرگي و لای شروانا و ام بیجن اف کسی دیجی نشین بجین داعش کا کی هر هزگادی هر دجمنه کی دی محبت دی بترین ادناف مدا دی رخراوا خود اینا نیو گا باجرت ما بشتینگی یعنی ام دی وضع ما چابید حکومت و تشتی پیچه بدیاش و تقصیر نکریه بس هیچ تا بدویه حکومت تشید بتر بکد ام داخوازا خوش همی جهتات گین هر تشتگی بچه به تقصیر نگن تقصیر نگینه بله با یکیمه بدوی گلگن رخراوید نف دولتی تینویر کارت کن گلگ مصرف الحمایه وان چت سیاره وان چت ایجارت وان چت تشت توسا ثامر الیاس خضر و بری رخصتنا هیومانیتی گلگ سپاس بوده سپاس بوده جی پێشمەرگەیەکی دێرین لە هەرێمی کوردستانی عراق بەهۆی دەرهێنانەوەی مین لە شوێنە مین ڕێژکراوەکاندا هەردوو قاچی لەدەستداوە و ئێستاش وەک دڵشادەنوەر پەیامنەری دەنگی ئەمریکا لە ڕاپۆرتەکەیدا باسی دەکا ژیانی خۆی تەرخان کردووە بۆ هەڵگرتنەوەی ئەو مینانەی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی لەو ناوچانەی پێشتر دەستیان بەسەرداگرتە بوو چاندبیانن. هۆشیار کە بەهۆی مینەوە هەردوو قاچی لەدەست داوە بەڵام لە دەستدانی قاچەکانی لە دژایەتیکردنی بۆمب ساردی نەکردوێتەوە و بۆ ڕزگارکردنی گیانی پێشمەرگە شەڕی بۆمبی چێنراو دەکات. من پاشەوەی لە شاشەی تەلەڤیزیۆنەوە کە سەیرم کرد ئەم بۆ ماوەی ئەم 2 ساڵە کە ئەبینم باسی قەناس و عەبوو بۆمب بکرێ ئەلغام واتە ئەو بۆمبە تەوقیت کراوانە کە کرا بەڕاستی لە شاشەی تەلەڤیزیۆنەکە زۆر دڵناڕەحەت بووم چونکە من شارەزایەکی ئۆتۆم هەیە لی بەیانی هەڵسام و بۆ ئەو کاتێش بۆ داقوق کە بەیانی هەڵسام و پاشۆکەلان نوێژەکەم کرد و بەڕێ کەوتم وتم با ئیتر لەمە زیاتر جەرگی دایک و باوکی ئەو پێشمەرگە قارەمانە نەسووتێ ماوەی 25 ساڵە لە سەردەمی شاخەوە تا ئەمڕۆ نزیکەی 2,386,000 ئەلغام مەڵگرتووە 540,000 دوانم زەویم پا کردووەتەوە 160 شەهید و کەم ئەندامیشم لەناو حەقلی ئەلغامە دەرهاوردووە. هۆشیار کە نیشتەجێی شاری هەڵەبجەیە و حکوومەتی هەرێم بڕیاری بە پارێزگاکردنی شارەکەی دەرکردووە ئەو بێگەڕانەوە بۆ حکوومەت تابلۆی ژمارەیەکی پارێزگای هەڵەبجەی لەسەر ئۆتۆمبیلەکەی هەڵواسیوە. من ماوەی 18 ساڵە ئەم ڕقەمەم لێ داوم لە هەموو ئەو شوێنانەی کە من خۆم بۆ چووم وەکو هەولێر و دهۆک و ڕانێ و قەڵازێ و هەتا کەرکووک ئەو کاتە هاتم بۆ لای دکتۆر نەجمەدین کەریم بەڕاستی ئەوە 18 ساڵە کەس ڕێگریم نەبوو بۆ ڕقەمە خەڵک دەستخۆشیشی لێ کردم خۆم ئیمانم بە عێراق نەبووە چونکە ئێمە دەریای خوێن من ڕاشتووە ئیتر ناکاتە ئەوەی ئێمە وشەی کوردستانمان لەبێت بۆیە من ئەو ڕقەمەم لێ داوە هەتا ئەو ڕۆژەی ئەمرم ئەو ڕقەمەی لێ ناکەمەوە. هۆشیار هەرچەندە خزمەتی پێشمەرگایەتی کەمە
بەڵام لە پای ئەو خزمەتەی کە بە دانیشتوانی ناوچەمین ڕێژکراوەکانی کردووە حکوومەت بە پلەی لیوا خانەنشینی کردووە. بهیڤیا دەمێن خۆشە تا جارێکە دی خودە حافیز.